بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم خۆشحاڵم کە لە گەشتێکی نوێی وەرزش بێ بە ڕێزە و خۆشەویست شاد دەبینەوە. دیارە گەشتی ئێوارەی ئەمەڕۆمان تەنها تایبەتە بە دواکۆبوونەوەی یەکێتی تۆپی کوردستان کە کۆمەڵێک بڕیاری لەسەر خولی نایابی تازە پێگەیشتوانیانەکانی کوردستان بۆ وەرزی ئەمساڵ کە دیارە یاریەکانی کۆتایی پێهاتوو نادی پێشمەرگەی سێمانی بووە پاڵەوان کۆمەڵێک بڕیاری دەکردەوە بۆ قسەکردن لەسەر بڕیارەکان یەکێتی تۆپی کوردستان. لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز کاپتن سۆران سەلیم ڕاهێنەری یانەی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سێمانیمان کردووە. کاک سۆران زۆر بەخێر بێی. سەرەتا ئەمەوێت بە شێوەیەکی گشتی باسدەوە بکەین. ئەمڕۆ دیارە یەکێتی تۆپی کوردستان بڕیاریکی معنی زۆر چاوەڕوانەکراویدا لەسەر خولی تازە پێگەیشتوانی نایابی کوردستان کە هیچ ئەنجامێکی ئەم خولە لە بۆ وەرزی ئەمساڵ هەژمار نەکرێەوە چەندین بڕیاری تریش بەگشتی ئەمەوێ باسێکم لە بڕیارەکانی یەکێتی تۆپی کوردستان بۆ بکەی. ئەم بڕیارانە ئاهە لە جێگەی خۆیدا یاخود ئێوە تەواو تێبینیتان هەیە لەسەر بڕیارەکە؟ پێشەکی بەناوی خی گەورە و میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم کە توانیت هەمن بانگێشکەم بتوانم ڕووی ڕاستەقینەی هەموو شتەکانتان پێپشان بم. من ڕەنجی ساڵێکم ڕۆی ڕەنجی سەرما و گەرمە یایزانەکانم ڕۆی ڕەنجی هیلاگونێکی یەکجارم ڕۆی ئەمڕۆ چاوەڕێی ئەوەمە کە ڕۆژی یەکشەممە حەفلە و کۆتایی بەخشینی پاڵەوانەکەمان پێبەخشن نەمزانی کەوتینە ئەرقەلەیەکی وازواسەوە کە خۆشم سیقم بە خۆم نەماوە کە ئایا من یاریم کڕی بێتەوە یاریم فرۆشێتەوە. من شەرەف و شەرەفمەندانە ئەتومەتە پێشەوە چەند ئەستۆپاکی خۆم دەرەبڕم دووە ئەستۆپاکی تیبی بەرامبەر دەرەبڕم. فڕقەیەک بە تەکمیلی هات پێتە پێشەوانێ داهاتوی چی بێت ئەمڕۆ لە ژنەوەی تۆپی پێی کوردستان مەجموعە بڕیارێکیان دەرکرد. بڕیارەکان نازانم تاگراوێنە بوو یا کۆبوونەوەیکی گشتیان کردبوو. تۆ داتای یاریکردنی فڕقەکان کە داتای یاریکردنی سەرماندنی یاریەکان کە بزانێت بە چه ئاقارێکە ڕۆشتەوە بە چه ئاقارێکە هاتووە. بۆیە من لەم قەرارە زۆر بێزارم زۆر بێرەزاکەرم بۆ لەبەری کە خۆمان بە شایستە دانابووین بە پاڵەوان. ئەگەر هەر کەسێک دوو ڕۆژاتی بۆ سێ یاریکردنی یانی وەشی پێشمەرگە ئەیزانی ئەو فڕقەیە نازناو ئەبا. کاک سۆران لەم کۆبوونەوەیە کە دیارە بە پێی زۆرێک ئەو زەنەرەی دەست پێیان کەوتووەک باز دەواکرێکە سەرۆکی تۆپی کوردستان خۆی لە کۆڵینەوەی کردووە لەم بابەتە. یعنی ئەو زانیاریانی کە بدەست ئێمە گەیشتووە سەفین کانەوی سەرۆکی تۆپی کوردستان خۆی توانێتی لە کۆڵینەوە لەم کەیسە بکە. یعنی بە چ پێوەرێک ئەم کەیسە بەم شێوەیە ئاوا یعنی ئەم بڕیارە نەدراوە تۆ پێ دوایە ئەم بڕیارانەکە دراوە. ینی ئەگەر یاریش بە ئەنجام یارەکانەوە کرابێ کاک سۆران بۆ تەنها یانەیەک سادراوە کە لای زۆرێکمان ڕوونە ینی پێشمەرگەی سێمانی هەر لە سەرەتای مەوسیمەوە زۆرێک لە ڕاکان بڕۆیان وا بوو کە دەبێتە پاڵەوان لەبەر ئەوەی خاوەن پێکهاتەیەکی بەهێز بوو، خاوەن ڕاهێنەریی بەتوانا بوو، خاوەن یاریزانی بەتوانا بوو. ئەم سەرۆکی تۆپی کوردستان خۆی لە کۆڵینەوەی کردووە چیت هەیە لەسەر ئەم بابەتە؟ ئەمڕۆ لە شاری هەولێر لەگەڵ ئەدنام و ڕایۆشکاری تۆپی پێی یانەکەمان سەفەرمان کرد بۆ شاری هەولێر. ڕۆشتین بۆ ئێوێ دانیشتین دوان بە دوان بانیانەکردین تاحقیقیانەکردین. وامەزانی شتێکم تیا مەوجودە، وامەزانی زەلامێکمان گوشتەوە، وامەزانی کێشەیەکی زۆر گەورەمان ناوەتەوانێ هاتینەتە ژوورەوانێ ڕاستگۆیی و ڕاستی قسە بکە ئەجینا تەزمیدی دەکەم چونکە تۆ یاری تەعەلوق کردووەتم بە هیچ شێوێشتی وام نەکردەوە. من دەڕیبەکان ناناسم نەدی و نەناز نازانم کێ و کێ نییە. بۆچی من کاک سۆران ببوورە یعنی تۆ چوویتە کە بانگی تۆی کردووە چوویتە ژوورەوە بە چ شێوازێک یعنی پێشوازی لە تۆ کردووە؟ ئەم پێشوازی کە سەرۆکیەکەی تۆپی کوردستان لە تۆی کردووە چۆن بووە؟ تۆ پێم وایە تۆ یعنی زۆر نیگەران کردووە. من کە چوومە ژوورەوانێ وامەزانی بەرەوپەتی عیدام مەبن بە شێوەیە قسەم لەگەڵا کرا. خۆشم لە خۆم دوودڵ بووم وتم ئایا تۆ بڵێ وابووم یعنی خۆشم سیقۆ متمانە بە خۆم نەما. وتی ڕاستیم پێ بڵێ بزانە تەجمیدی یەکەم وتم بە چ شێوەیە تەجمیدی لەبەری هیچ لە خۆمان شک نابم. لەبەری مدەڕیبەکان کۆنێکتم نییە لەگەڵیا. من مدەڕیبەکان نەدی و نەناز ڕۆژێ پێش یاری کردوون ڕۆشتم بۆ یاریکردن لە ساحەکە یاری کرد تەمرینم کردووە مەجموعەی مناڵی تیا بووە ساحەکەم گرتووە 15000 ماوەتێ. تۆ فڕقەیە کە ئادا و توانای قابلیەتی دەورەکەی نەبێ بەشداری بکە بۆ محاسبەی من بکرێ. من بە حەقی خۆم و توانای خۆم هیچ کۆنێکێکم لەگەڵ مدەڕیبەکانە نییە و هیچ شتێکم نییە لە هەموو دنیای خوایە کە گەر کەسێکیش غەڵەتی بکات لەو دنیا سێ شاهێدی پێنن. با هەر کەسێک چەند شاهێد بێنە بزانم نەگە تەلاعوبم یاریکردنەوە کرد بێ نەک جارە لە باتی 100 جار قورئانێ بۆ خۆم ئەگە غەڵەت لەگەڵ منە بێت یا غەڵەت لە فڕقەی بەرامبەرە بێ ئامادەیم تیا کام شوێنەی زۆر زەخم و زەخامە لە دنیاە با بێن پەتی عیدام بۆ وڵاسن چونکە من ڕیازاکەم گەنجێکم بەم شتانە ناڕوخێم دڵنیاتەکەمەوانێ. ئێستا و 10 ڕۆژی کە و دەمانکە 10 ساڵی کە ئەبێ خزمەتێکی نەبراوەی شاری سلەیمانی کورد و کوردستان کەم هاتوومەتە پێشەوانێ کە خزمەتی
شارەکە بکەم نەک هاتوون بێم تعلو بەفرقە بکەم من کابراایەکەم چون بۆ هەولێر بۆ شاری هەولێر 40,000 پێ بووە توانای داراییم نییە من خۆم ژیانی خۆم بەسەر بەرم کە توانای قابلیتم هەبێ ژیانێکی خۆم بگۆڕم بە ئاقارەکە 40,000 پێ بۆ ئایا بە 40,000 یاری ئەکڕێ هەر کڕینی یاریەک داوانە بە 5 ملیۆن 6 ملیۆن ئەمە پیشە و ئیرادەی من نییە چونکە من لە شوێنێکا کارەکەم وا فێرکراوم شەرەفی هەموو کەسێک بپارێزم اینجا شەرەفی خۆم ڕاگرم زۆر باشە